الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم إمام المتقين وقائد المجاهدين والسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست بینەران بیسەران، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی بیستەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. لەم ئاڵقەیەماندا باسی بابەتی پشت بەخوا بەستن و لەسەر پێی خۆوەستان دەکەین. بعربي التوكل على الله والاعتماد على الذات. سەرەتا ئێمە پێناسەی پشت بەخوا بەستن و لەسەر پێی خۆوەستان دەکەین، دوایی ئەوە ڕوون دەکەینەوە کە ئەمە لەگەڵ گرتنەبەری هۆکارەکاندا دژ ناوەستێ، و دواییش چەند ئاەتێکی قورئان و چەند فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بارەوە دێنینەوە. بەنسبەت پشت بەخوا بەستن وشەکە بە عەرەبی التەوەکل على الله. ئەسڵی تەوەکل لەسەر چێشی تەفەعولە لە وەکلەوە هاتووە. التەوەکل واتە وەکیلگرتن، کەسێک کە تۆ کاری خۆتی پێدەستپێری، ئەو کەسە ڕاستپێری کە ئەو کارە لە جیاتی تۆ بکە. کەواتە التەوەکل على الله واتە پشت بەخوا بەستن بە کوردی وامان مانا کردوتەوە. ئەگەرنە التەوەکل على الله واتە تۆ خوا سوبحانه وتعالى بکەی بەکار پێسپێردراوی خۆت. وعلى الله فليتوكل المؤمنون، با بڕواداران کاری خۆیان بەخوا بسپێرن، پشت بەخوا ببەستن. ئەمە معنای پشت بەخوا بەستن. معنای لەسەر پێی خۆوەستان ئەوەیە کە مسلمان پشت بەخوا ببەستێ، کارەکانی خۆی بەخوا بسپێرێ، دڵی بەخوا پەیوەست و قایم بێ لە ڕووی دەرونیەوە، بەڵام لەسەر پێی خۆی بوەستێ و بە تەمای خەڵکی دیکە لێ نەگەڕێ. کوردەواری خۆمان دەڵێن تێگوشینی بە تەمای دراوسیان وشکە. مسلمان دەبێ بۆ خۆی خەمی کاری خۆی بخوا، بۆ خۆی مشوری کاری خۆی بخوا و بە تەمای خەڵکی دیکە لێ نەگەڕێ. و عەرەب دەڵێن ما حەکە ظەهرەک مثل ظوفرک، هیچ تێوەکو نوێنێکی خۆت پشتت ناخورێنێ. ئەوە بە کورتی چەمک و واتای پشت بەخوا بەستن و لەسەر پێی خۆوەستان. بەنسبەت پشت بەخوا بەستن لە زۆر لە ئاەتەکانی قورئاندا هاتووە کە دوای هەندێکیان باز دەکەین. بەنسبەت پشت بەخۆ بەستن یا لەسەر پێی خۆوەستان دەتوانین ئەو ئاەتە مبارەکەی ئاەتی کۆتایی سوورەتی الفتح بە بەڵگەی ئەوە بێنینەوە کە خوا سوبحانه وتعالى لە وەصف و پێناسەی هاوڵانی بەڕێزی پێغەمبەردا صلى الله عليه وآله وسلم و خوالیان ڕازی بێ دەفەرموێ والذين معه محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثل في التوراة. فرمي محمد روانا كراوي خوايا صلى الله عليه وسلم ئەوانەی کە لە خزمەتی دان لەگەڵی دان کە بە پلەی یەکەم هاوڵانی بەڕێزی دەگرێتەوە، لە دوای ئەوانیش هەموو ئەوانەی کە لە خزمەت پێغەمبەردان عەلەیهی سەڵات وسەلام بە درێژایی زەمان بە پانایی زەمین هەمووان دەگرێتەوە، هەر کەسە بە ڕێژەی خۆی. چۆنن ئەوانە؟ لەسەر کافران توند و تیژن و لە نێو خۆیاندا بە ڕەحم و بەزەیین. هەمیشە تۆ بە ڕکوع بردووی سەجدە بردووی دەیانبینی، واتە هەمیشە لە حاڵەتی نوێژدا دەیانبینی، لەو کاتانی کە نوێژیان تێدا فەرز کراوە کە دەبێ ئەنجام بدرێ. سیماهم في وجوههم يبتغون فضلا من الله ورضوانه، بەخشەشی خوا و ڕەزامەندی خوا دەخوازن بە هەموو هەڵسو کەوتەکانیان. سیماهم في وجوههم من أثر السجود، نیشانەی خۆیان لە دمچاویاندا دیارە بەهۆی کڕنوشبردنەوە.
نیشانیان لە مساویاندا دیارەوەتە نیشانەی ئیماندارێتی سەفای ڕوحانیەت و ئیمان لە مساویاندا دیارە نەیفەرمووە فی جیباهیهم جیباه کۆی جەبینە یا جەبهەیە واتە نێو چاوان نا مەبەست لە مساویاندا ڕوحانیەت و شەفافێتی ئیمانی دەبینی ذلك مثل في التوراة ئەوە وێنە وەسفیانە لە تەوراتدا ئەمجا لە ئینجیلدا باسییان دەکا ومثل في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وێنە وەسفیان لە ئینجیلدا ئاوا کراوە کە زەرع وەکو ڕوەچێک نەمامێک کە دەنێژرێ کە زەرع ئەخرەجە شەطئەه لقوپۆپەکانی خۆی دەردەکا فآزره ئەو لقوپۆپە قەدەکەی بە قووەت دەکا فاستغلظ شڕ و پڕ دەبێ فاستوى على سوقه ئەمجا ئەو درەختە لەسەر قەدەکەی خۆی ڕادەوەستێ سەر قەدی خۆی ڕادەوەستێ و بەرز هەڵدەچێ يعجب الزراع واتە کشت و کاڵکەرەکان سەرسام دەکا ئەو ڕووەکە یاخود ئەو باخە ليغيظ بهم الكفار تاکو ئەوانەی بێبڕوان پێیان پەست و تووڕە بن پشت بەخوا بەستن لەگەڵ دەست بە هۆکارگرتندا تێک ناگیرێ چونکە پشت بەخوا بەستن کاری دڵە دڵ و دەروونە کارێکی پەنهانە بەڵام دەست بە هۆکارگرتن کاری جەستەیە کاری ڕواڵەتیە کەواتە ناگونجێ بە بیانی و پشت بەخوا بەستنەوە مرۆڤ واز لە هۆکارەکان بێنێ دەبێت دەست بە هۆکارانەوە بێ بەڵام دڵت بەخواوە پەیوەست بێ ئەی دڵ بەخوا پەیوەست بوون واتە یانی چی یانی تۆ دڵنیابی کە ئەگەر خوا سوبحانەوە وتەعالا کار ئاسانیت بۆ نەکا هەرچەند هۆکارەکان دابینکەی ڕەنگە نەگەیە ئەنجامی پێویست دڵت بەخواوە پەیوەست بێ و کاتێک کە بۆ کارێک دەکەوی حەرەکەت دڵت محکەم بێ و قایم بێ ئەتۆ پشتت بەخواوەیە خوا سەرپەرشتیارتە خوا هاوکارتە ئەو دڵ محکەم بوونە بەخواوە سوبحانەوە وتەعالا ئەو لە خۆڕابینینە لە ڕاستیدا نیوەی گرفتەکانت بۆ چارەسەر دەکا و نیوەی هۆکارەکانت بۆ دابین دەکا چونکە مرۆڤ بەر لەوەی جەستە بێ ڕوحە و مرۆڤ بەر لەوەی کە لە ڕووی جەستەیەوە بەسەر گرفت و کێشەکاندا زاڵ بێ لە ڕووی دەرونیەوە بەسەریاندا زاڵ دەبێ وەگە دڵەکەت قایم و محکەم بوو بەدەنەکەشت ڕادەگرێ من پندێکم هەیە بە عەرەبی لا يقوى جسم عما قوي لا يضعف جسم عما قويت عليه الروح هەر شتێک ڕوح لە بەرامبەریدا بەهێز بێ جەستەش لە بەرامبەریدا بێهێز نابێ بەڵام کە لە دەروونەوە مرۆڤ تێشکا بەڕواڵەدا هەر تێشکاوە من بینیومە لە تنگانەدا هەبووە تنگانەمان هاتوۆتە پێش یەکسەر ئەژنۆی شکاوە جەستەکەی عیبی نەبووە بەڵام کە لە دەروونەوە لە ڕووی معنەویەوە تێشکاوە جەستەکەی هەڵی نەگرتووە وتمە چی لێ هاتووە تۆڵە لاقەکانم ڕام ناگرن ئەژنۆم دەفیچێ بۆ لە ڕووی دەرونیەوە هەش بووە وەکو شێر وەکو بەور لە تنگانەدا ڕاپەڕیوە و بێهێزی پێوە دیارە بچکە لە ڕووی معنەوی لە ڕووی ڕوحیەوە بەهێز بووە با تەماشای چەند دقەیەک بکەین خوای پەروەردگار لە سوورەتی فورقان ئاەتی 58 دا دەفەرمێ وتەوەکەل عەلە الحەی الەذی لا یەموت پشت بەو هەمیشە ژیاوی کە نامرێ ببەستە کە خوایە سوبحانەوە وتەعالا خوا ژیانی هەمیشەیی و بەردەوامی هەیە و هەرگیز مردن و لە بەینچوونی بەسەردا نایە پشت بەو ببەستە لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 11 دا خوا دەفەرمێ وعەلى الله فەلیەتەوەکەل المؤمنون با بڕواداران تەنیا پشت بەخوا ببەستن هەر لە سوورەتی ئیبراهیم داهاتووە وعەلى الله فەلیەتەوەکەل المتەوەکلون با پشت بەستوان تەنیا پشت بەخوا ببەستن ئەوە هەردووشیان لە سزمانی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام گوتراون لە سوورەتی الطەلاق ئاەتی 3 دا خوا دەفەرمێ ومەن عەلى الله فهو حەسبه هەر کەسێ پشت بەخوا ببەستێ کاری خۆی حەواڵەی خوا و عایدی خوا بکە خوای بەسە سوبحانەوە وتەعالا خوا بەسیەتی کار پێش پێردراوی بێ پشت پێ بەستراوی بێ وەکو گوتمان ئاەت لەو بارەوە یەکجار زۆرن با چەند دقەیەکی سنەتیش بێنین پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من قال إذا خرج من بيته بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله يقال له هديت وكفيت ووقيت وتناحى عنه الشيطان
أبو داود بجمار 5095 والترمذي بجمار 3626 والنسائي بجمار 9970 هێناویانە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر کەسێک کاتێک لە ماڵێ دەچێتە دەر بڵێ بە ناوی خوا پشتم بەخوا بەست و لادان نییە لە گوناح و تاوان بۆ بەڵاو موسیبەت و هێز نییە بۆ تاعەت و چاکەکاری مەگەر بەخوا پێی دەگوترێ ڕاستەڕێکرای ئەتۆ بەستە و پارێزرای و شەیطانیش خۆی لێ دوور دەگرێ. لە درێژەی فەرمایشتەکە داهاتۆ شەیطان بە هاوڵەکانی دەڵێ چی لە کەسێک دەکەن کە ڕێنمایی کراوە ڕاستەڕێ کراوە و کاری بە تەواوی بۆ کراوە و پارێزراوە هیچمان پێ لەگەڵ ناکرێ. جارێک عەرەبێکی خێڵەکی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم حوشترێکی پێبوو گوتی ئەی پێغەمبەری خوا حوشتەکەم بەرهەڵدا کەم پشت بەخوا ببەستم یاخود بیبەستمەوە پشت بەخوا ببەستم فەرمی عاقیل هاوە تەوەکەل بیبەستەوە و پشت بەخوا ببەستە. بەستنەوە کاری دەستانە پشت بەخوا بەستن کاری دڵ و دەروونە نابێ بە بیانووی پشت بەخوا بەستن لە دڵ و دەرووندا کاری دەستان وێڵ بکرێ و پژوێ بخرێ چونکە ئەوەی کە بە دڵ ئەنجام دەدرێ کلێنی ئەوە پڕ ناکاتەوە کە بەدەست ئەنجام دەدرێ دەبێت کاری دەستەکان بکەی بەڵام کاری دڵیش بریتێ لە پشت بەخوا بەستن. هەروەها ئەم دەقەش دێنین عن ثوبان قال رسول الله صلى الله عليه وسلم من تكفل لي لا يسأل الناس شيئا وأتكفل له بالجنة فقلت أنا فكان لا يسأل الناس شيئا. أبو داود بسندشي صحيح ناويتي بجمال 1044 ثوبان إيش كلا هاولان خوالي رازي بيدل الرجل بيغمبر صلى الله عليه وسلم فرموي چه گرانتیم دەداتێ بەڵێنم پێدەدا کە هیچ کەس هیچ شتێک لە هیچ کەس داوا نەکا و منیش گرنتی و بەڵێنی چوونە بەهەشتی پێدەدەم دەڵێ گوتم من هیچ کەس هیچ شتێکی لێ داوا ناکەم. ئەوجا ثەوبان لە دوای ئەو بەڵێنەکە لەگەڵ پێغەمبەردا کردی عەلەیهی سەڵات وسەلام هیچ شتێکی لە کەس داوا نەدەکرد. لە ڕیوایەتێکدا هاتووە دەڵێ گە سواری حوشتر بووایە و قەمچەکەی لێ کەوت بایە خوار ڕازی نەدەبوو کەس قەمچەکەی وێ بداتەوە بۆ خۆی دادەبەزی هەڵی دەگرتەوە دەگو بەڵێنەمە پێغەمبەر داوە صلی الله علیه وسلم هیچ کەس هیچ شتێکی لێ داوا نەکەم هیچ شتێکی خۆم لە کەس داوا نەکەم. ئەوە پشت بەخوا بەستنەوە ئەوە لەسەر پێی خۆوەستانە. کۆتا فەرمایش لەو بارەوە کە دەیهێنین ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ لأن يحتطب أحدكم حزمة على ظهره خير له من أن يسأل أحدا فيعطيه أو يمنعه. بخاري بجمارة 2074 ومسلم بجمارة 942 هناويانا. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر هیچێک لە ئێوە کۆڵەدارێک لەسەر پشتی خۆی دابنێ بە کۆڵ بە پشتی داران بێنێ و بیفرۆشێ ئاوا بۆ شێوە ئەو کاسبیە بکە هیچ شتێکی دەست نەکەوێت ئەوە نەبێ باشترە بۆی داوا لە کەسێ بکە بیداتێ یان نەیداتێ. کەواتە موسڵمانی ڕاست و ساغ ئەو موسڵمانەیە پشت بەخوا بەستوو بێ و لەسەر پێی خۆوە ساو بێ و بێگومان پشت بەخوا بەستن هێزێکی گەورە دەداتە مرۆڤ هەروەکو لە فەرمایشتێکدا هاتووە من أحب أن يكون أقوى الناس فليتوكل على الله. هەر کەسێک دەیەوێت بەهێزترین کەس بێ با پشت بەخوا ببەستێ. پشت بەخوا بەستن دڵ بەخوا و پەیوەستبوون هێزێکی لە بن نەهاتوو دەداتە ئینسان بە تایبەتی لە تنگانە و لێ قەوماناندا لە ناڕەحەتی و ناگوزوریاندا چۆن لەو کاتەدا مرۆڤ پێویستی بە هیممەت و بەهێز هەیە. پشت بەخوا بەستن ئینسان زۆر بەهێز دەکا و لەسەر پێی خۆوەستانیش ئینسان زۆر بێمنەت دەکا و ئابڕوو کەرامەتی مرۆڤ دەپارێزێ. بەڵگەش لەسەر ئەوە کە پشت بەخوا بەستن ئینسان بەهێز دەکا ئەوەی کە خوا لە سوورەتی ئالی عیمراندا لەبارەی هاوڵانی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و خالیان ڕازی دەفەرمێ الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل. ئەوانەی کاتێک خەڵکێک پێیان گوتن خەڵک بۆتان کۆبوونەتەوە دژمنەکانتان بۆتان کۆبوونەتەوە لە دشتان لیان بترسن فزادهم إيمانا بەڵام ئەو هەڕەشێ ئیمانی زیادکردن
وقالوا حسبنا الله ونعم الوكيل. وكتان خوامان بسوا باشترين كار بيس بيردراو خواه سبحانه وتعالى لأنجامي أو پشت بخوا بس ندا وەکو دوایی دەفەرمێ زیانیان پێ نەگەیشت و بە دەستکەوتەوە گەڕانەوە دیارە بەنسبەت کاتی خۆی هاوڵان خوالیان ڕازی بێ و بەنسبەت هەموو مسڵمانانیش ئەو یاسایە هەر لە ئارادایە کە ئەگەر کەسانێک بەڕاستی پشت بەخوا ببەستن دوژمنانیان تووشی زیانیان ناکەن و کەسانێک کە بەڕاستی دڵیان بەخوا و پەیوەست بێت دڵوەخوا و پەیوەست بوون هێزێکی زۆریان پێدەدا لە هەموو ڕوویەکەوە. خوا لەو کەسانە مامجێڕێکە هەمیشە پشت بەخوا بەسوو دەبن و لەسەر پێخۆ وەستاو دەبن. لێرجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.